من ئەم بەلەمە بچووکەم هەیە و کاری گواستنەوەی گەشتیاران دەکەم و ناوچەکانیان پیشان دەدەم. بەڵام ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کارەکەم بە تەواوەتی وەستاوە. هیچ کارێکی تریشم پێ ناکرێت. پێشتر بەیانیان زوو لە ماڵ دەهاتمە دەرەوە و دەهاتمە نێو بەلەمەکەم و دەستم بە کارکردن دەکرد و بژێوی ژیانی خۆم و منداڵەکانم دابین دەکرد. ئەم ڤایرۆسە کێشەکانی قورستر کردووە. بەهۆی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆوە، نە گەشتیاری هەیە و نە هاوردە و نە هاوردەکردنی کاڵا. ئێستا ئامارێکی تەواوەتیم لەبەردەست نییە تاکو ژمارەیە و کەسانە بڵێم کە بێکارن. بەڵام ئێستا خاوەنکارەکانیش خۆیان بێکارن. دانیشتوانی کشمیر لە ماڵەوە دانیشتون و بێکارن. ئێمە لێرە باردۆخمان جیاوازە لەگەڵ سەرجەم ناوچەکانی تری هەند، چونکە ئێمە ناوچەیەکی گەشتیارین. We have keep on saying that our share in Indian economy is very minor. بەردەوام ئێمەوە دووپات دەکەینەوە بە شەوبجێی ئێمە لە بودجێی گشتی هندستاندا دیاری کراوە. ئەگەر هەنگاوی خێرا نەنین بۆ دووبارە بژانەوەی ئابوری کشمیر، ئەوە بەڕاستی کارەساتی ئابوری ڕوودەدات. بەڕاستی ئێستا هیچ جوم و جۆڵێکی ئابوری نییە و هەمووان پێویستیان بە پەیداکردنی بژێوی ژیانیان. We are facing lockdowns since decades. कोई मजहब नहीं देखा, कोई सरहद नहीं देखी. ڤایرۆسی کۆڕۆنا سنوورەکانی تێپەڕاند و دین و سیاست و نەتەوە ناخوێنێتەوە. هەمووان وەک یەک زەرمەند بووین، هەژار و دەوڵەمەند گرفتاری ئەم ڤایرۆسن. ئێمەش وەک شوێنە گەشتیارەکان زۆرترین زیانمان بەرکەوتووە. پێشتر ڕۆژانە لایەنی کەم 25,000 ڕوپێم دەست دەکەوت. 5 بۆ 6 کارمەند لای من کاریان دەکرد. کەچی ئێستا تەنانەت بژێوی خێزانەکەی خۆشم بۆ پەیدا ناکرێت. ئەگەر حکومەت بە تەواوەتی بیل لە ڕێگە چارەیەک نەکاتەوە، ئەوە کەسانێکی زۆر دووچاری مەرگ دەبنەوە. دۆخەکە بەردەوام دەبێت بیر لە ڕێگەی تر بکەینەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانمان. جا گرنگ نییە ڕێگەکە چی بێت. अगर अभी अब गवर्नमेंट हमारे ऊपर कुछ